وادە پێشنیازکراوەکەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەسەر مێزی مەکتەبی هەڵبژاردنی لایەنە سیاسیەکانە. ئەگەر هەیە دوجار هەمویان لەسەری کۆک بن کۆتا هەفتەی مانگی شوباتی ساڵی داهاتوو هەڵبژاردن ئەنجام بدرێت. بەڵام یەکێتی جارێکی دیکە گەڕاوەتەوە سەر باس و خواسی سیستەمی چەند بازنەی بۆ هەڵبژاردن و پێشنیازێکی نوێی هەیە. کۆمیسیۆنی عراقی وادەکەی دەنیشان کردووە و پێشنیاز داوێتی بە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم تەستیقی لەسەر بکات ڕێککەوتنێک ئەنجام بدرێت ئەو کاتێککە دانراوە مەجای پێداوە درێژ بکرێتەوە بۆ دواتریان لە کاتی خۆی بێت. کێشەکانیش ئەوەی ئێمە دەمانەوێت لە سیستەمی کۆمیسیۆنی عراقی هەڵبژاردنەکە ئەنجام دێت. هەنوو شێوازی بازنەکان هەم بە عودەی تەحقق و جیهازەکانی بەغدا بێت و لیستی تۆماری دەنگدەران و ئەوەی دەزانن کە کێشەکانی کۆتاکانیش چارەسەر بکرێت. پارتی بۆچوونی پێچەوانەی هەیە. بڕوای وایە هەرێمی کوردستان خاوەنی یاسای خۆیەتی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن ناکرێت بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان پشت بە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ببەسترێت. هیچ بیانیەک نەماوە لەبەرەوەی گفتوگۆکانی نێوان لایەنەکان لەسەر ئەو گۆڕانکاریانەی کە لایەنەکان پێشکەشیان کردبوو وەک بازنەکانی هەڵبژاردن کۆتا زۆر بابەتی تر بوو. ئەمانە ئێستا ئەگەر لایەنەکانیش جیاواز بن یان ڕێک بکەون دەبێت پەرلەمانی کوردستان پەسەندی بکە و ئێستاش پەرلەمانی کوردستان ناتوانێت لەم مۆزعەدا پەسەندی بکات. گۆڕەپانی ململانەی حزبەکان لەسەر سیستەمی یەک بازنەی و چوار بازنەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانەوە گواسترایەوە بەغدا. یەکێتی داوا دەکات کۆمیسیۆنی عێراق بە یاسای خۆی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجام بدات لە کاتێکدا یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەرکارە و بریتیە لە یەک بازنەی هەڵبژاردن. نەوڕەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.